پەیمانگەی تەکنیکی و پیشەی ڕاپەڕین بەشەکانی خزمەتگوزاری ئۆتۆمبیل بە سون و چاکردنەوەی ئامێری ئەلکترۆنی، سارکردنەوە و هەوا گۆڕکێ و گەرمکردنەوە بۆ دەرچوانی پۆلی 12 ئامادەی دەکاتەوە. خوێندنی پیشەی لە ماوەی 2 ساڵدا خوێندکار ئامادە دەکات بۆ ئەوەی بتوانێت ببێتە خاوەن پیشەی خۆی لە بوارەکەدا. بەشی خزمەتگوزاری ئۆتۆمبیل خوێندکاران ڕادەهێنێت بۆ دیاریکردنی کێشەکانی ئۆتۆمبیل و دەستنیشانکردنی چارەسەری گونجاو بە شێوازێکی ئەکادمی. خوێندکاران لە ناو پۆل و لا سەنتەرەکانی خزمەتگوزاری ئۆتۆمبیل وانەی تیۆری و کردداری دەخوێنن، بەمەش دڵنیا دەبن کە خاوەن ئۆتۆمبیلەکان باشترین خزمەتگوزاریان پێشکەش دەکرێت. بەشی بەستن و چاکردنەوەی ئامێری ئەلکترۆنی لەگەڵ زیادبوونی ئامێرە ئەلکترۆنیەکان پێویستی بە کەسانی شارەزا لە بەستن و چاکردنەوەی ئەو ئامێرانە زیادی کردووە. بەڕێکەوتن لەگەڵ وەرشەکانی چاکردنەوەی مارکە بەناوبانگەکان خوێندکار شارەزایی تەواو بەدەست دەهێنێت. بەشی سارکردنەوە و هەوا گۆڕکێ و گەرمکردنەوە لا ڕۆژگاری ئەمڕۆماندا بۆشاییەکی زۆر لە بازاڕی کاردا هەیە. بۆ پیشەی هەوا گۆڕکێ بەگشتی باڵەخانەکان ژمارە و قەبارەیان ڕوو لە گەورەبوونە و دابینکردنی خزمەتگوزاری بەستن و چاکردنەوەی ئامێرەکان بۆ ئەو بوارە پێویستیان بە کەسی پیشەگەرە. خوێندکاران بە چڕوپڕی بۆ ئەم بوارە ئامادە دەکەن. پەیمانگەی تەکنیکی و پیشەی ڕاپەڕین ئامادەکردنی نەوەیەکی پیشەگەر بۆ بازاڕی کار. ئێمە دەزانین بازاڕی کار چی پێویستە.